سبەی ئێوارە جەژنی بەراتە و ئامادەکاریێکی زۆر کراوە لە شاری سلێمانی کە لە چەندین لاوە لە لایەن چەندین ڕێکخراوەوە ئەم بابەتە بەرز ڕادەگیرێت و نوقڵ و شیرینی دابەش دەکرێت بەسەر منداڵاندا. من ئێستا لای کۆمەڵەی کەلەپوری کورد دەمەچمە لای کاک ڕزگا سڵاو لێبێت. ئێرە بەردەمی ماڵی پیرەمێردی شاعیرە بەنیازن چی بکەن سبەی شەو لێرە؟ ئێمە وەک کۆمەڵی کەلەپوری فۆلکلۆری کوردی سوێڕای کۆکردنەوە و بڵاوکردنەوەی بابەتە فۆلکلۆری و کولتوریەکان هەوڵمان داوە لە ساڵی 1990ەوە بەردەوام ئێستاشی لەسەر بێ هەوڵ دەین بۆ نەو جەژنە کوردیەکان بناسێنین و بەرزڕایگرین وەک لە ئێستادا کە سبەی وارە ساعە 7 لە بەردەم ماڵی خاڵەیە واتە پیرەمێردا ئەنگسازیەک نەکەین وە ماڵان دەگەڕین بۆ بەرات لەگەڵ کەسایەتی جوانی پیرەمێردا. چی پێشکەش بە مناڵانەکەن؟ ئێمە دڵی مناڵان خۆش دەکەین بە سرودی ئەم شەوشەی بەراتە لەگەڵ یانە بە هاوبەشی کۆمەڵەی هونەری میلی کوردیە ماڵان دەگەڕین و دڵی مناڵان خۆش دەکەین وە کەسایەتی پیرەمێرد تورەکەی خۆی پێ شیرینی دەدات بە منداڵان. سپاس بۆ بەڕێستان. نوێ بێمەلای بەڕێستان سبەی شەو چالەکیەکان خۆی دە چی و چیابینێتەوە؟ وڵی ئەوەی کە ئەکرێت تەمان پیرەمێرد دروست ئەکرێت لێرە بڵێن مکیاجی بۆ ئەکرێ ئێمەش دەگەڵ یابین لەگەڵ وەکو ئەندامانی کۆمەڵی کەلەپور و هونەری میلی لەگەڵ یابینە گەڕین ماڵ بە ماڵە گەڕین بۆ ماڵانە جەنابی پیرەمێرد بڵێن کە وەکو ئەو یادێکی ساڵانەکە ئەو یادەکراوەتەوە کە کاتی خۆی کردوێتین ئێمەش لەگەڵ یابین ئەویش لەو ماڵانە نقڵەیە بە مناڵانیش بە خۆشحاڵی و دوایەکەون و لە ساعات 7 بانی و ئێوارەوە دەست پێکەین. بەڵێ بۆ بە دیاریکراوی بەردەمی ماڵی پیرەمێرد لەبەرەوەی کە پیرەمێرد خۆی ڕەمسێکە شکۆیەکە پیاوێکی گەورە و کەسایەتێکی گەورەی ڕۆشنبیری ئەم شارەیە شاعیرێکی گەورەیە هەموو کەسەی ناسێ وە خۆشی کاتی خۆی ئەم بۆنەی کردووە ئەنجامیاوە. ئێمەش بۆ لە سۆنگەی ئەو بیرەوەری ئەو ئاکار و ڕەفتارە و ئەو هەڵوێستە جوانانی جەنابی پیرەمێردەوە کە کردوێتی وەکو شاعیرێکی گەورەی کورد ئێمەش ئەو یاداکەینەوە بەرز و پیرۆز ڕایگرین و ساڵانە یادیەکەینەوە. سپاس بۆ بەڕێزێ سبێنی وەبزانم بەڕێزێ ڕۆڵی پیرەمێرد دەبینیت بەنیازی چی بکەی چی ئامادەکردووە؟ وڵای تاوان هەوڕیانم باسییان کرد پیرەمێردی خەڵک شاری سلێمانی پەیوەندیی ڕۆحیان هەیە لەگەڵ پیرەمێردی نەمرا و ئێمە وە کۆمەڵی کەلەپوری و فۆلکلۆری کە بەیانی ئێینە ئێرە دیارە بۆیە پیرەمێرد ماوە بژاردەوە حتمما پیرەمێرد خۆی لە تەقاعودیە کەمەکەی خۆی لەو پارەی خانشینە کەمەی کە وەریگرتووە هەموو ساڵی نوقڵ و شیرینی و چکلێت و ئەو شتانەی کڕێ و هاتوۆتە بەرماڵەکەی خۆی و خەڵکی شاری سلێمانیش بە تایبەتی گەڕەکی گۆژە و سابوونکەران زۆر خۆشیانویستەوە بۆیە هەمیشە لە دەرگاکەی پیرەمێردیان ناوە یەکە ماڵ لیان ناوتیان بەراتیکە ئەوش هاتووە دەدەرەوە چی لە ژیرفانیا بۆ و چی لە علاگە و لە ماڵەکەیە بۆ کڕێتی و حازری کردووە بەخشوێتی بۆیان بۆ ئێمە هەرازگەین بەیانی ئەو یادە بکەینەوە لێرە و پیرەمێرد خۆشی زۆر موهتەم بووە بە جەژنانە تەواەتیەکان و حەزیش کردووە هەروەک چۆن نەورۆز جەژنێکی ڕاستەنی کوردیە حەزیش کردووە بەراتیش بێتەوە ناو خەڵکو و یاد بکرێتەوە. ئێمەش وەکو قوتابی قوتابخانەکەی پیرەمێردی نەمر و ئەندامانی کۆمەڵی کەلەپور هەموو ساڵێ ئەم ڕێو ڕۆسماکەین و شخصیاتی پیرەمێرد کەسایەتی پیرەمێرد دروست دەکەینەوە و وەک ڕۆحی پیرەمێردینەوە ناو خەڵک و بەشداری بن خەڵکیش کە شخصیەتی پیرەمێرد دەبینێ یایەتە ئەم گەڕەکە و بەرەم قاپێ خەڵک دڵخۆشە بێ. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بۆ سبەی ئێوارە کاتژمێر 7 لە بەردەمی ماڵی پیرەمێرد لە گەڕێکی سابوونکەران ئاهەنگێکی گەورە بە بۆنەی جەژنی بەراتەوە ڕێک دەخرێت و نوقڵ و شیرینی بەسەر منداڵاندا دابەش دەکرێت کە لە چەند شوێنی دیکەی شاری سلێمانیش بە هەمان شێوە چەندین گروپ و ڕێکخراو هەڵدەسن بەم کارە بەڵام ئەوەی کە ئەمان وەکو کۆمەڵی کەلەپوری کورد بەنیازن ئاهەنگێکی گەورە لێرەوە ساز بکەن و بە کۆڵانەکانی سابوونکەرانە بگەڕێن.